بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على النبي الأمين خاتم الأنبياء والمرسلين المبعوث رحمة للعالمين والداعي إلى الحق المبين، وعلى آله وصحبه أجمعين والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. والسلام عليكم ورحمة الله وبركاته. مامۆستایانی بەڕێز و خۆشەویست و سەروەر و گرانقەدر، زۆر سوپاسی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی ئەکەم بۆ ئەم داوەتە و بۆ ڕەخساندنی ئەم فرسەتە کە بێمە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست بە باسکردنی چەند بابەتێک کە وابزانم جێگەی عنایەتی جەنابتانە، جێگەی عنایەتی هەموو ئەهلی عیلم و ئەهلی فەزڵە. من شەرەفمەندم کە لە خزمەتی مامۆستایانی ئاینیدا وەک قوتابیەک وەک شاگردێک بوەستم باسی شتانێکیان بۆ بکەم کە ئەوان خۆیان بە دەرز دەیڵێن بە خەڵک. ئەچێتە بابی تەبادل و ئاڵوگۆڕی فکر و بیر و ئەندێشە، ئەچێتە بابی قسەکردن لە خەمی هاوبەش. خەمی هاوبەشی هەموو مامۆستایانی ئاینی بە درێژایی تاریخی ئیسلام، بە تایبەتی بە درێژایی تاریخی علم و عولەما لە کوردستانی ئازیزدا، مامۆستای ئاینی لە هەر کوێ بوو بێ، لە گوندێکی دوورەدەست تا ناوشار، لە هەر ئاستێکا بوو بێ، لە هەر وەزعێکی مەعیشەتیا بوو بێ، مامۆستای ئاینی مەصدەری خێر و بەرەکەت بووە، ملهیمی فکر و حەرەکەت بووە. زۆر بەدەگمەن لە وەسەتی مامۆستایانی ئاینیدا کەسانێک هەبوو بن کە کارێکی خراپ یا ڕەفتارێکی خراپیان لێوە شابێتەوە و زوو بە زووش دەستنیشان کراوە. بۆیە من هەمیشە کاتێک بە حوزوری مامۆستایانی ئاینی ئەگەم، هەست بە شانازی و بە گەورەی ئەەکەم و هەست بە ڕاحەتێکی دەرونی بە ئاسوودەیەکی ڕۆحی ئەەکەم، چونکە لە سیمای مامۆستای ئاینیە نمونەی علم و عرفان، نمونەی ئینساف و وجدان، نمونەی ڕەحمەت و بەرەکەت و نمونەی تەواضع و تەسامح ئەبینم. زۆر بڕوان بەم فەرموودەیە هەیە کە پێغەمبەری ختمی نبووەت صلى الله عليه وسلم ئەفەرمێ: العلماء ورثة الأنبياء. مامۆستایانی ئاینی زانایان میراتگری پێغەمبەرانن. پێغەمبەران سەرۆت و سامانیان بەجێ نەهێشتووە بۆ خەڵک و بۆ دوای خۆیان، بەڵکو علم و حکمت و تەشریع و شەریعەت و بایەخ و بەهای بەرزیان بەجێ هێشتووە. مامۆستای ئاینی هەمویان بەیەکەوە مامۆستا چاکەکان، مامۆستا ڕاست و ڕێناسەکان پێکەوە میراتگری پێغەمبەرانن و هەرکام بە دەرەجەی بەهرەمەندبوونی لە فیوزاتی مەبدەئی نبووەت و ڕیسالەت کاریگەری خۆی هەبووە و دەبێ. مامۆستایان لە پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ علمیان بە میراتی بۆ ماوەتەوە، ئەدەبیان بە میراتی بۆ ماتوەتەوە، حکمەتیان بۆ ماوەتەوە، داناییان بۆ ماوەتەوە،
فەزڵ و ڕەفتاری جواریان بۆ ماوەتەوە، هەز بە مەسئولیەت و ئەمانەتداریان بۆ ماوەتەوە، زیرەکی و وریایی و شارەزایی، دڵپاکی و دەستپاکی و دایانپاکی، ئازایەتی و هێز و پایەداری، عەدالەت و مروءەت و جوامێری، هەڵوێستی بەرز و مەسئولانەیان بۆ ماوەتەوە، لە عەینی پابەندبوون بە ئوسوول مرونەت و ئینعیتاف پەزیری، کراوەیی و سەماحەت و بیرفراوانیان بۆ ماوەتەوە. ئەوەی کە سەرنجم ڕائەکێشێ لە تاریخی پڕ لە هەوراز و نشێوی میلەتانە، ئەوەی کە خێر بووە و جێگیر بووە و تا ئێستاش هەموو میلەتێ شانازی پێوەکە بەرهەمی دەستی زاناکانێتی. ڕەنگە میلەتێک شانازی بە سەرکردەیەکی سیاسیەوە بکە، بەڵام تەنها لە بوعدێکەوە. ڕەنگە شانازی بە مختەریعێکەوە بکە، بەڵام تەنها لە بوعدێکەوە. ڕەنگە شانازی بە وەرزشکارێکەوە، بە پاڵەوانێکەوە، بە کەسێک قارەمانێکی میلیەوە بکە، بەڵام لە بوعدێکەوە. بەڵام ئەوەی کە زانایانی هەڵگری عیلم و عیرفان بۆ میلەتی بەجێدەهێڵن، بۆ هەموو چین و توێژ و بۆ هەموو دەستە و تاقمێک مای شانازیە. بە تایبەتی لە بواری عیلم و عیرفانە کە ئەمەوێ لە مەجلیسا زیاتر قسە لە سەرەود و ڕاهەندە بکەم. ئەمە بەستم لە عیلم ئەو عیلمانەیە کە لە حوجرەکانی کوردستانە دەخوێنران و ئێستاش لێرە و لەوێ دەخوێنرێ و سەرچاوەکانی بەردەستە. مەبەستیشم لە عیرفان ئەو زانستە عەمەلیە سلوکیە پڕ لە خێر و بێرەیە کە مەداریس و طەرائیقی جیاواز لە سەردەمی ئەبوو حەنیفەی نوعمانەوە تەدوین کراوە و دەماودە و وەستاوە. ئەبوو حەیانی تەوحیدی باسی ئەکاڵێ تەنها ئەوەی ئەبوو حەیان پیاوی قەڕنی چوارە، ئەبوو حەیانی تەوحیدی ئەڵێ تەنها ئەوەی لە عیلمی سلوک و ئەخلاقە عولەمای ئیسلام تا ئێستا لە مەنتەقەی عێراقا نووسیویانە لە 4000 لاپەڕە زیاترە. ئیتر باسی ماوەڕاء النەهر و باسی حیجاز و باسی شامات و باسی میسر و باسی مەغریب و مەراکیش و باسی ئەندەلوس و ئەوانە ناکە. ئەمە زۆر سەرنجی ڕاکێشام کاتێک لە کتێبی ئەلیمتاع والمؤانەسەدا خوێنمەوە. عالمی ڕەبانی فەلسەفەی پەروەردەکردن و خوێندنە لە مزگەوتەکانە. یعنی چی؟ یعنی کاتێک کە کەسێکە خوێنێ دەست پێ ئەکا بە ئەلفوبێ، یەکەم جار فێری ئەوەیەکەن بڵێن یا عەلیم عیلمم بەی، یا فەتاح فەتحم بەی، یا ڕەزاق ڕزقم بەی. یەکەم شت فێری ئەوەیەکەن ڕەبانی بێ. بۆیە شاعیرێک دەڵێ، شاعیرێکی فارس دەڵێ عابد و زاهد و سوفی هەمە تفلانێ ڕەهەند، مرد ئەگەر هەست بەجز عالمی ڕەبانی نیست. ئەڵێ ئەو کەسەی عیبادەتەکە، ئەو کەسەی زوهدەکە، ئەو کەسەی کە سۆفیەتیەکە، هەمووی لەم ڕێگا مناڵن وەکو مناڵوان. پیاو ئەگەر هەبێ عالمی ڕەبانیە، یعنی ئەو کەسەی کە پێگەیشت بێ، تەکاملی کردبێ، کامل بوو بێ و ساغ بوو بێتەوە بۆ ڕێیخوا، ئەو کەسەیە کە عالم بێ و ڕەبانی بێ. یعنی عیلمەکەی وەرگرت بێ بەڵام خۆی بەست بێ بەخواوە، خۆی وابەستە کردبێ بەخوای پەروەردگار. ئەو عیلمەی کە لە حوجرەکانی کوردستانە خوێنرا ئێستاشی بەسەرەوە بێ، من بە تەجربە عەرزتان یەکەم
زۆر پێشکەوتوتر بووە لە مەنهەجە، لە ڕێگە و ڕێبازە و لە نەتیجە و بەرهەمە لەوەی کە ئێستا لە پێشکەوتوترین جامیعاتی جیهانە هەبوو و هەیە. تەڵەبە بۆ خۆی مامۆستاکەی هەڵەبژارد، ئەی بیست لە فڵان شوێن مامۆستایەکەی فڵان کتێب باشە زانێ، بە پێ ڕێگای دووری ئەگرتە بەر ئەچوو لای ئەو مامۆستایە خوێن، کتێبەکەی خوێن، عیلمەکەی لێوەرەگرت بە ئەدەبەوە. ڕۆژێ لە ڕۆژان نەمان بینی ئەو تەڵەبێ لە حزوری مامۆستاکەیە بێ ئەدەبیەک بکە، یا مامۆستاکەی بەسەر تەڵەبەکەیە فەزڵ فرۆشی بکە، یاخود بیانووی پێ بگرێ، ڕێک وەکو وەلەدی خۆی، وەکو مناڵی خۆی مامەڵەی لەگەڵ کردووە. ئەم فەرهەنگە جوانە کە مامۆستا ئەبوو بە باوک بۆ فەقێکەی، بۆ تەلەبەکەی، ئەوروپیەکان بە تایبەتی ئەڵمانیەکان وەریان گرتووە. لەوێ مشریفی ماجستێر و دکتۆرا ناونراوە باوک، مامۆستای باوک، پێڵێن مامۆستای باوک، یعنی وەکو لە فەرمودەکەیە هاتووە، لەو ئەثەرە صحیحە هاتووە کە فەرمێ ئاباؤک ثەلاثەة من ولدك ومن علمك ومن صاهرك، ئەوەی کە تۆی بووە، ئەوەی کە دەرست پێ ئەڵێ، دەرس فێری کردیت، و ئەو کەسەی کە ئەتکا بە زاوای خۆی. ئەم فەرهەنگە کە تۆ خۆت بچی مامۆستا بۆ خۆت هەڵبژێری و مەنهەجەکەش تەواوکەی لە لای، ئێستش لە جامیعاتی ئێمەیە مەنهەج تەواو ناکرێت. وەرن بابتان بم بە جامیعاتی خۆمان نابتان گێڕم، لە چ ساڵێکە ئەو مەنهەجەی مقەڕەرە هەمووی تەواوەکرێ، بەشێکی لەبەر عوتڵە دەرس ناخوێنێ، بەشێکی لەبەر سەیران و گەشت و گوزار دەرس ناخوێنێ، بەشێکی مامۆساکە غایبە، بەشێکی تەڵەبەکە غایبە، بەشێکی هەردووکیان غایبن. ئیتر چی بخوێنێ؟ نییە. بەڵام کاتی خۆی لە فەرهەنگی مامۆسایانی ئاینیە کتێب بە کتێبە خوێنرا، لەم کتێبەی تەواوە کرد ئەچوو بە کتێبێکی تر. دوو دەرسە بوو، دەرسێکی بەیانیان، دەرسێکی عەسران. لە بەیانیانە دروسی عیلمی مەحەزە خوێنرا، لە عەسرانە دەرسی فیقه خوێنرا. لەبەر چی دەرسی فیقه؟ چونکە یانزانی دەرسی فیقه فراوانە، ئەبێ لە سەرەتای فەقێتیەوە دەستی پێ بکەی، لە کۆتایی فەقێتیا تەواویکەی. وا لەبەر ئەوەی فقه ڕۆژانە مامۆستای ئاینی و فەقێ و خەڵک پێویستیان پێێتی، بەڵام عیلمەکانیانە خوێند. تەنها بۆ زمان، بۆ فێربوونی زمانی عەرەبی 12 عیلمیانە خوێند. ئەوەی کە پێوترێ مامۆسای 12 عیلم، مەلای 12 عیلم، تەنها 12 عیلمەکەی علومی ئادابی لوغەی عەرەبیان مەبەست، کە بریتە لە مەتنی لوغە، نەحو، صەرف، معانی، بەیان، بەدیع، عەروض، قافیە، ئینشا، محاضەرات، ئیملا و تەریخ. ئەمە 12 عیلمەکەیە. ئەم 12 عیلمیان بۆ ئەخوێن؟ بۆ ئەوەی جوان تێبگەن لە ئایەت، جوان تێبگەن لە فەرموودە. دوای ئەم عیلمانە عیلمی تریانە خوێن، علومی تەفسیر کە علومی قورئان ئەگرێتەوە، اینجا شروحی ئەحادیثیانە خوێن، متونی ئەحادیثیانە خوێن، ئەسبابی نزولیانە خوێن. اینجا چوون بۆ علومی فقه، کتێبە فقهی ئاسانەکان دەستیان پێ کرد، شەرحەکانیان خوێن، حاشیە و تعلیقاتیشان بەسەرەوە خوێن. ئوسولی فقهیانە خوێن، لە کتێبە سادەکانەوە دەستیان پێ کرد تا چوونە کتێبە عەمیقەکان. اینجا چوون بۆ علومی حکەمی، منطق و کەلام و حکمت و فەلسەفەیانە خوێن. اینجا چوون بۆ علومی ڕیاضی، حساب و جەبر و مسەلەسات و علمی هەیئەت و نجومیانە خوێن. هەموو ئەم عیلمانەیانە خوێن. ئەمجا ئیجازەیان وەرەگرت. کە ئیجازەی وەرەگرت، ئەم کابرایە، ئەم مامۆستایە، ئەم زانایە بوو بە عالمێکی مەوسوعی،
لەو لایشەوە ئیجازەکەی بۆیانە نووسی مامۆسا موجیزەکەوی کە ئیجازەیە دایی و وەسیەتت بۆ ئەەکەم بە تەقوا، وەسیەتت بۆ ئەەکەم بە ئیحتیاط لە فتووە، وەسیەتت بۆ ئەەکەم بە ئیجتیناب لە هەوا، و ئەبێ مطالعەی کتێبی ئیحیاء العلوم بکەی لەگەڵ کتێبی عوارف المعارف، إحياء العلوم إمام غزالي لقل عوارف المعارف قطبي سهروردي أمانة مطالعة بك وأجر برسيارك فقيان ليكردي بقرر أبو أهلي فقه أو عنيك لتو تجربيان زياترة أعم منهجة بم ريكو بيكية بم مضبوطية لحجركاني كردستان خوان راوة لأنجام دان نالي بيابوه مولوی پیا بووە، مەحوی پیا بووە، ئیبن ئادەم پیا بووە، مەلا عەبدوڕەحمانی ڕۆژبەیانی پیا بووە، ئەو عالم حەیدەریەکان پیا بوون، قزڵجیەکان، بەرزنجیەکان، ئەمجا ماوەڕانیەکان. ئیتر حدث ولا حرج، حدث ولا حرج. ئایا ئێستا ئێمە توانیمانە پارێزگاری بکەین لەو منزومەیە، لەو نیزامە، لەو مەجموعەیە؟ ئەبێ هەدەفمانەوە بێ ئیحیای ئەو توراسە بکەین، ئەو ئوسلوبە دەست پێ بکەینەوە، ئوسلوبی حەلەقاتیان هەبوو. فەقێ ئەگەر دەرسێکی نەخوێند بێ لەگەڵ ڕەفیقەکەیان سەماعی کردووە، دانیشتووە گوێی گرتووە. ئەمجا بۆ بەیانی کە دەرسێکی معەیەنیان هەبووە، فەقێ زیرەکەکان هاتوون تەحزیری دەرسەکەیان کردووە بۆ ئەوەی پێش مامۆساکەیان بکەون، مامۆساکەیان ئیحراج کردووە، بۆیە مامۆستاش بەبێ مطالعە نەچووە دەرس بڵێتەوە، فەقێ بەبێ مطالعە و تەحزیر نەچووە دەرس بخوێنێ، مامۆساکەش بەبێ مطالعە دەرسی بە فەقێ نەوتووە، چونکە ئەگەر فەقێیەک ڕازی نەبوو بێ بە دەرسی مامۆساکە بەجێ هێشتووە گەڕاوە، حتا فەقەی وا هەبووە مەلا نەیوێراوە دەرسی پێ بڵێ، وتێتی تاقی مەکات. جاری وا هەبووە فەقیەکان بە جەمعی چوون بۆ لای مەجموعەیە فەقەی تر، لەوێ جەلسەیەکی نیقاشی، ئەوەی کە ئەمڕۆ پێوتێت دیبێتێک دروست بووە لە بینی فەقەی ئەم مامۆسا و فەقەی و مامۆسا، لەسەر سفرە نانیان خواردووە، پێش ناخواردنەکە وتویانە کە ئەڵێن بیسمیلا با پرسیان لە بێ بیسمیلا بکەین، ئەم بێ جەوهەرە یا عەرەزە، ئەگەر عەرەزە چ جۆرە عەرەزێکە، ئەگەر جەوهەرە چ جۆرە جەوهەرێکە، ئایا بێ بیسمیلا مەخلوقە یا غەیرە مەخلوق؟ چوونەتەوە بۆ مناقەشاتی بینی ئەشاعیرە و معتەزیلە. ئەوەندە نقاشەکە گەرم بووە میوانەکان عاجز بوون و نانیان نەخواردەوە ڕۆشتون. نقاشی علمی ئاوا بووە، لە عەینی ئەدەبە، بۆ تەکفیر هەبووە لەو سەردەمەیان نەخێر، تەفسیق هەبووە نەخێر، بەس ئەوە بووە وتوێتی من لەسەر حەقم ڕەنگە هەڵەش بم، تۆ لەسەر باڵتیلی ڕەنگە لەسەر حەقیش بی. ئەدەبی اختلاف احترام. ئەبوو ئیسحاقی شیرازی کە عالمێکی گەورە و فەقیهێکی گەورەی مەذهبی شافعیە خەلیفەی نێرێ بۆ سڵح بۆ ئێران، بۆ منطقەی خۆراسان، ئەگاتە هەر شارێک عولەما و سوڵەحای ئەو شارە دێن بۆ ئیستیقبالی، ئەگاتە شاری بەستام کە مەشهورە هەمیشە ئەولیای خوای تیا بوو، ئەولیای لێ نەبراوە، هەموو خەڵکی شارە چن بە ئیستیقبالیەوە، یەکێ لە ئەولیای خوش لە ناو کەسانە ئابێ کە دێت دەستی ئەبوو ئیسحاقی شیرازی ماچەکە، ئەبوو ئیسحاقیش دائەنەوێتەوە قاچی ئەو ماچەکە. ئەدەبیان ئاوا بۆ یەکتری. من تەشجیعی ئەو مۆزوعە ناکەم، بەڵام تەشجیعی ئەوە یەکەم مامۆسای ئاینی عالمی ڕاستەقینە لە هەموو کەسێ متەواضعترە، چونکە خوای پەروەردگار بە پێغەمبەرەکەیە فەرمێ صلی الله عليه وسلم واخفض جناحك لمن اتبعك من المؤمنين،
یعنی ئەو کەسەی کە پەیڕەوی پێغەمبەر متەواضیە بۆ لەگەڵیان خۆی بەسەرا نەسەپاندووە خۆی بەسەرا فەرز نەکردووە بۆیە لە عورفی ئیسلامە لە عورفی مامۆسایانی ئیسلامیە هەمیشە وتویانە ئەصغەڕنا یومەثیلونا کێ لە هەمومان بچووکترە نوێنەری هەمومانە یەسعا بذمەتیهم ئەدناهم کێ لە هەمویان لە خوارترە ئەتوانێ بە ناوی ئەوانەوە بەڵێن بە بە ناوی ئەوانەوە پەیمان وەرکە ئەو عیلمانەی کە لە حوجرەکانی کوردستانە خوێنراوە ئیمتیحانی تیان نەبووە بەڵام هەموو ڕۆژێ و کەسە خۆی بەوە زانیوە ئیمتیحانەکرێ بۆیە هەرچێکی خوێندووە ئەو ڕۆژە دەوری کردووەتەوە باش لی تێگەشتووە مناقەشەی کردووە لە ڕەفیقەکانی پرسیوەتەوە ئەوان لیان پرسیوەتەوە بۆیە کە ئاخر مادەیە خوێن یەکەم مادەی لەبەر بووە فەقەیە کە ئاخر مادەی بخوێندایە کە بڵێن تەهذیب الکەلام بوو بێ یا مختصری منتەها بوو بێ یا جەمع الجوامع وەکو مەتنی ئەوەی لەبەر بووە مەتنی عواملیشی لەبەر بوو من بۆ خۆم مناڵ بووم بە ڕەحمەت بێ باوکم دوای ئەوەی کە ختمی قورئانی پێکردم فەرموویە بێ عواملت پێ بڵێم عواملی جورجانی زۆر گەڕان بەم لاولا کتێبی عواملی چاپکراو یا نەبوو خۆی دەفتەرێکی سی وەرەقەیی هێنا لەبەری بوو نووسی بە خەتێکی نووسی و لە ڕووی دەستخەتەکەی خۆیەوە خوێندە یعنی مامۆسای قەدیمی ئێمە جاران وا بوو عیلم لە چیا بوو لە سودوریان هەبوو بۆیە چوویتە ماڵیان ماڵی هەر مامۆسای لەو مامۆسا قەدیمانە لەوچە 10-15 کتێبی هەبووە ئەوەی کە مجەلەدات بێ بەڵام عیلمێکی زۆر گەورەی هەبوو على سبيل المثال مامۆسا مەلا باقری بالک لە مەنتەقەی مەریوان هەموو کتێبخانەکەی بگەڕایتایە 30 کتێبی تیانە بوو بەڵام بۆ خۆی 300 تەلیفی لە پاش خۆی بەجێهێشتووە ئەو شتانەی کە ئەو نووسیوێتی بۆ نمونە لە حاشەیە کە بەسەر تەفسیری بەیزاویەوە هەیەتی بڕوا بکەن لە هیچ کتێبێکی ترا دەست ناکەوێت ئەوەندە نایابە ئەوەندە متەڕەقیە امتحان نەبووە بەڵام هەموو لەحزەیەک مامۆستاکە فەقێکە خۆی بۆ زانی و پرسیارێکی لێ بکرێ ئەگەر نەیزانێ چووە فێری بوو ئەگەر زانی بێتی چووە تەعەمقی زیاتری تیا کردووە وتی ئیمامی ئەعزەم ئەبوو حەنیفەی نوعمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ ئافرەتێک منی فێری عیلم کرد وتیان چۆن فەرمووی سألتني مسألة فلم أعلم جوابها پرسیاری سوالی مەسەلەیەکی لێ کردم جوابەکەم نەزانی ناچار چووم خۆم فێر ئەمجاوتی ئافرەتێک فێری خواپەرستی کردم وتیان چۆن فەرمووی بە کۆڵانێکە تێ ئەپەڕیم گوێم لێ بوو ئافرەتێ بە ئافرەتێکی وتی ئەمە ئەبوو حەنیفەیە کە بە دەستنوێژی عیشا نوێژی بەیانیەکە ئەوێ من ژوتم باشە خەڵک ئەو نەحوسنی زەنی بە من هەیە کەواتە لەمەولا نابێ من قەت دوای نوێژی عیشا بخەوم ئەبێر خەریکی عیبادەت و خوێندن و مطالعە بم تا نوێژی بەیانیە بێ کەواتە وتی یەکێ فێری فیقهی کردم ئافرەتێکیش فێری عیلمی کردم وتی ئافرەتێکیش فێڵی لێ کردم بەزەوە ناگەڕمە چونکە حکایەتەکەی دوور و درێژە لەسەر عیلم زیاتر قسە بکەین ئەو عیلمانەی کە لە حوجرەکانی کوردستانە خوێنراوە منهەجێکی تەکاملی حاکم بۆ بەسەریە یعنی هەموو عیلمەکان خزمەتی یەکتریان کردووە بۆیە ڕەنگە مامۆسایەک مختص بوو بێ لە کتێبێکی بزات کتێبێکی معەنە بەڵام شارەزایی لە عیلمەکانی تریش هەبووە ئەگەر شارەزایی نەبێ لە نەحوا چۆن نەتوانێت تەفسیر بڵێتەوە شارەزایی نەبێ لە سەرفا چۆن نەتوانێت بەلاغە بڵێتەوە شارەزایی نەبێ لە علومی بەیانە چۆن نەتوانێت باسی دەقایقی قورئان بکە بۆیە من داوا ئەکەم ئەو کەسەی کە ئەوێ داعی ئیلە الله بێ
داعیەکی حەقیقی بێ با لە مزگەوتەکانە لە سەردەسی مامۆسایانی ئاینی ئەو عیلمە حەقیقیانە بخوێنێ وەکو چی وەکو لایەنی نەزەری بەڵام بۆ ئەوەی قسەی مؤثر بێ قسەی کاریگەر بێ ئەبێ ئاور باتەوە لە عیلم و عیرفان چونکە ئیمامی غەزالی کە باسی دانانی کتێبی ئیحیا العلومەکە ئەفەرمێ ئێستاکە لەم زەمانەیە خەڵک بۆیە عیلمە خوێنن بۆ ئەوەی پلەپایی دنیایی بەدەست بێنن بۆیە عیلمی دینی ئێستا بۆ بە عیلمێکی دنیایی ئێستا عیلمی دینی ئیمامی غەزالی فەرمێ عیلمی فقه بە تایبەتی بۆ بە عیلمێکی دنیایی ئەبێ هەدەف لە عیلم فێربوون ئاخیرەت و بەختەوەری ئاخیرەت بێ ئەمەش بەبێ تەزکیەی نەفس و بەبێ تەصفیەی قەلب و بەبێ مراقەبەی سلوک ممکن نییە و ممکن نابێ بەبێ ئەوە تەنانەت ئیمامی غەزالی ماوەیەکی زۆر ئیستیغفاری لە چییە کرد کە لە دڵی خۆیان گومانی خراپی بە کەسێکی تر بردبوو لەسەر گومانی خراپ لە دڵی خۆیان کە نشی کردبوو بە قسە بە کەسێکی تر بە عالمێکی تر ماوەیەکی زۆر ئیمامی غەزالی ئیستیغفاری ئەکرد بۆچی چونکە عارفی ڕاستەقینە هەمیشە خەڵک لە خۆی بە باشترە زانێ خەڵک باشترە لە منەڵێ ئەڵێ ئەو عەیبەی کە لە خۆمایە نایبینم بۆیە لێی بێدەنگم ئەو عەیبەی کە لەوایە ئەیبینم بەڵام من ئاوێنەی ئەو و ئەویش ئاوێنەی منە هەر عەینی ئەو عەیبە لە خۆما زیاترە بەخۆ لەناو علومی ئیسلامە مجموعەی عیلمانەیە پێوتێ علم الوسائل تۆ فێری زمانەبی لەبەر خاتری زمانەکە نییە فێری بەلاغەبی لەبەر خاتری بەلاغەکە نییە حتا فێری تەفسیرەبی لەبەر خاتری تەفسیرەکە نییە لەبەرەوە نییە بڵێن تەفسیرە زانێ فێری حەدیسەبی لەبەرەوە نییە بڵێ حەدیسە زانێ سونەتە زانێ شارەزایە ئەمان هەمووی وەسائلن وەسائلەکە چییە بۆ چییە لە پێناوی چییە لە پێناوی تربیە و تەزکیەیە لە پێناوی ناسینی پەروەردگارە لە پێناوی سیقە و متمانە پێیاکردن بە پەروەردگارە هەموو هەدەفەکە ئەوەیە بۆیە ئێمە لە یەکەمین دەرسا کە ئەمان خوێن ئەفەرمێ ئەوەل العلم معرفة الجبار وآخره تفويض الأمور إليه هەر کاتێک واد لێ هات خوا بناسی ئەوە یەکەم هەنگاوی عیلمە یەکەمین مەرتەبەی عیلمە بەڵام لوتکەی عیلم ئەوەیە کە واد لێ بێت خۆت تەسلیمی ئەوکەی مەولانا ئەڵێ مەولانا جەلالەدین ئەڵێ او بصنعت آزرست من صنم آلتی کوسا زدم من آنشم الله خالق محبوبی من محبوبی راستقینەی من وەکو پەیکەرتاشێک وایە من پەیکەرەکەم ئەو من بکا بە هەر شتێ منە بمبەوە ئەوە مەرحەلەی تەفویضەوەیە ئەگەر من بکاتە خنجێر ئەبم بە خنجێر بمکاتە پەرداخ ئەبم بە پەرداخ بمکا بە شیرین شیرینە بمکا بە حەنزەل تاڵ حەنزەلە بم کەواتە ئەمە ئاخرین مەرتەبەی عیلمە کە تۆ ببی بەچی ببی بە ڕەبانی أو آيات القرآن كأفرمي وكأي من نبي قاتل معه ربيون كثير
لەناو پێغەمبەرانی بەنی ئیسرائیلە مەجموعی عولەما هەبوون، عولەما و ئەحبار هەبوون. بەعزە جارێ ئەحبارەکان یا کوهانەکان پێچەوانەی ئەنبیا جوڵانەوە، حتا تەحریزی دەسەڵاتیانە کرد دژی پێغەمبەران، وەکو لە قیسەی حەزرەتی زەکەریا دیار. بەڵام مەجموعەیەکیان ئەو مەجموعانەی کە هەمیشە لەگەڵ پێغەمبەران هابوون لەناو عولەما، عولەمای ڕەبانی بوون. عولەمای ڕەبانی، عولەمای ڕەبانی ئەوانن بەجەستە لەناو خەڵکان، بەڵام بەڕوح لەگەڵ خوان، وەکو خەڵک نانە خۆن، بەڵام بەڕوح نورە خۆن. نور خۆراکی ئەوان نور و ڕووناکیە. ئەوەی کە ئیمامی عەلی لە وەصفی متەقینا باسییانەکە، مەلبەسهم الاقتصاد، میان ڕەون، تونڕەونین، بەشوشن، ئەهلی یوسرن، ئەهلی تەیسیرن، ئەهلی موژدەن، ئەهلی مزگێنین، هەمیشە ڕەحمەتیان لێ ئەبارێ، بەرەکەتیان لێ ئەبارێ، پەیامهێنەری وەحدەتن، پەیامهێنەری تەفرەقە نین. ئەمانە عولەمای ڕەبانین. بۆیە لەناو هەموو پێغەمبەرانە عولەمای ڕەبانی پشتگیری پێغەمبەران بوون. لە تاریخی پێغەمبەرانە ئەمە هەیە، و ئەو ئاەتەوەمان لێیەکا بگەڕێنەوە بۆ تاریخ، بە تایبەتی تاریخی بەنی ئیسرائیل و ئێستاش لە تاریخی ئیسلامە. هەمیشە دوو جۆر عالم هەبوو، عالمی ڕەبانی ئیمامی ئومەت بوون، بەڵام عالمی نەفسانی ئەوانەی کە ڕەبانی نەبوون ئەداتی دەستی سوڵتە بوون، سوڵتەی قەمعی، سوڵتەی قەلع و قەمع، سوڵتەی دیکتاتۆری، سوڵتەیە کە مەجالی هەناسەدان بە کەس نادا. جا هەدەفی ئەساسی لە حوجرەکانی کوردستان کۆرە سەرەتاوتم ئەوەی عالمی ڕەبانی پێ بگا. بۆیە عالمەکانی کوردستان زۆرینەی زۆریان الحەمدوللا لەگەڵ میلەتەکەیان بوو، لەگەڵ معاناتی میلەتەکە، لەگەڵ معاناتی چینی هەژار. تەنانەت ئەگەر ئاغایەک بەگێک خانێک دەسەڵاتداری ویسبێتی زوڵم لە جوتیارەکان بکە، عالمەکە نەیهێشتووە. عالمەکە وتوێتی اتق الله، اتق الله، اتق الله. لە مقابلی دەسەڵاتی ڕژێمەکانیشەوە عالمە ڕەبانیەکان هەمیشە بەربەستێکی گەورە بوون، بەربەستی گەورە بوو، دەیان هێشتووە بە ناحەق. جاری وای خۆیان معەڕەز بوون بۆ سجن، بۆ لە ناوبردن، وەکو شەید عەبدولعەزیز بەدری کە لە مقابلی بەعسیەکانەوە وەستا لە ساڵ 1969. یعنی زۆر مهمە تۆ بێنی لە سەردەمی سەطوە و دەسەڵاتی حیزبی بەعسە بڕۆیتە سەر منبەر بڵێی قل أعوذ برب الفلق من شر مش العفلق، بصراحة مهمة. ياخذ لمقابل عبد السلام عارف وكتشو حلفة تحالفة لقال موسكوفكا وتي اليد التي تصافح خروشوف علينا أن نقطعها، أو دسيت وقال قال خروشوفك أبيد لسرمان واجبة لسرمان قطعك بيبري عزايتي أما إمام أحمد، إمام شافعي، معنا علماء أمت بون، أدوات السلطنة بون. لمقابل سلطة الله هارون الرشيد جوابا نيري الله يا إمام تو بإمام مالك الله نامي قنبو إمام مالك الله شهرتي تو علمي تو همو دنياي قرتو تو حزكين تشريف بيني تبغى بال حلقي درس تعدانشين أيجا فرمي العلم يؤتى ولا يأتي، حزد لحلقي درسة ليو وربو مدينة. أهل علم ناچێتە بەر دەربار، ئەهلی علم دەرباری نییە، بەڵکو هەر کاتێ ویستان بزانن دەسەڵاتی سیاسی، دەسەڵاتی وڵات تەندروستە یان ناتەندروست، بزانە مووقیفی لە عولەمای دین چۆنە. ئەگەر ئەوان
لەبەر دەرگای عولەمای دینابوون ئەوە وەزع باشە، ئەوە تەندروستە. بەڵام ئەگەر عولەما و بینی لەبەر دەرگای ئەوانە ئەوە وەزع خراپە، چونکە ئەمە قاعدەکەی ئیمامی مالیک دایناوە، العلم يؤتى ولا يأتي. علم دێنە خزمەتی، ناچێتە خزمەتی کەس. عالم دێنە خزمەتی، ناچێتە خزمەتی کەس. بۆچی؟ چونکە کاتی خۆی کە گەنجێکی وەکی ئێوە، مامۆسایەکی وەکو ئێوە کە چووە بۆ بە فەقێ، هەدەفی سەرۆت و سامان بۆ ئایا چوو کەسابەتیە کرد، ئەچوو فەلاحەتیە کرد، ئەچوو تیجارەتیە کرد، ئەچوو فێری سەنعەتێکە بوو. بەڵام بڕیاری یاوە خادمی شەریعەت بێ، بۆیە بڕیاری یاوە پادشای مڵکی قەناعەت بێ. پادشای مڵکی قەناعەت بە زێڕووزی و ناخڵەتێ، بە ئیمکانات ناخڵەتێ. مفتی زەهاوی ڕەحمەتی خوای لێوێ کە نمونەیەکی باشی عالمی کوردە، جارێکیان لە حوجرەکەی خۆی دانیشێ لە بەغدا، والی بەغا سەعاتێکی زێڕ و زێڕی بە هەدیە بۆ ئەنێرێ، سەعاتێکی زێڕ. مەجموعەیەکی لە لابن دیارە عالمی ڕەبانی نەبوون، دەستەکەن بە ئیشکالگرتن، هەڵێن جائز نییە ئینسانی موسڵمان پیا و ئاڵتون بەکار بێنێ. ئەویش خزمەتکارە خادی مزگەوتەکە بانەکەڵێ وەرەڵێ بڕۆ سەعاتە بڕۆ لای فڵان زەڕەنگەر بیفرۆشە، چەنی کرد بێ بەسەر فەقیر وەژاری ئەم منتەقەیە. هیچ نایکاتە دەستی، بەو شێوە لە عەینی لەحظا ئیبەخشێتەوە. دوایی شیعرێک گەڵێڵێ زەلزەلەهم ساعەة ئوتیتها، ئەو جەماعەتەی لەرزان سەعاتێکە بە هەدیە بۆم هاتبوو. زەلزەلەة الساعة شەیء عەظیم، زەلزەلەی ساعات هەر فعلەن شەیئێکی عەظیمە. زلزلهم ساعة أوتيتها، زلزلة الساعة شيء عظيم. لقرآن بيروز كيكمين سرچاوي إيمير بعرفان وتري تزكية، بعرفان وتري تزكية. هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة. خواي پروردگار أو خواي أما لما عرضي مدح امتنانا فرمي أو خواي أو پروردگاره لناو أميين كسيكي كرب پیغمبر لخويان يتلو عليهم آياته، آياتي خوايان بسرعة خوانيتها، چونکە ئەو ئايات خوێندنەوەی ڕێک وەکو چی وایە ئیعداد ئەو برابەرزە و مامۆستایە ئەو قورئانی خوێن بەسەر ئێمەیە. ئەمە تەنها عورفێک نییە لە خۆوە هاتبێ، ئەمە زەمینە سازیە بۆ ئەوەی دڵەکان ئامادە بن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پێشا بۆ قورئانی خوێن، لەبەرەوەی ئیشی بەو جەمعە بوو، ئیشی هەبوو بەو جەماعەتە، بەو سەحابانە. لە پێشا بە قورئان دڵی نەرمەکردن یەتلو عەلەیهم ئایاتیه، چونکە ئەگەر قوڕیش بتەوێ ئیشی لەسەر بکەی لە پێشا خاک و خۆڵە بێ، لە پێشا نەرمی کەیت و جوان بیشێلی، بە تیلاوەتەکە دڵەکە ئامادە ئەبێ. اینجا وەیوزەکیهم، اینجا پاڵفتەیانەکە لە بێژنگیان و لە هێڵەکیان دەدا، اینجا وایان لێ ويعلمهم الكتاب والحكمة. فيري كتاب يانكا قرآن، وفيري حكمة يانكا حكمة دوية أو قرآن لكيا ولتشكاتيكا وبتشم بس تبكاري بين حكمة دوية. قرآن بخوي حكيمة، قرآن لقى الحكمة جانين، بلام لو آياتها كجيا كراونتوا ما بس تيويا في غمصة صلى الله عليه وسلم قرآن كان فيركا فێری ئەوەشیانەکە ئەم ئاەتە بۆ کوێ و بۆ کەی، ئەم ئاەتە چۆن و لەبەرچی. حکمەتەکە لەوایە لە شوێنی خۆیان ئاەت بەکاربێنە، لە شوێنی خۆیان فەرموودە بەکاربێنە.
لە شوێنی خۆیان فقه بەکاربێن. حکمە دەوەیە مامۆستای ئاینی کە تەشریفە بێ بۆ شوێنێ قسە بۆ خەڵکەکەی ئەو نێرن بۆ سجن خەڵکەکە مەحکومن بە ئیعدام باسی سەرفیدریان بۆ مەکە، باسی ئاخرەتیان بۆ بکە، باسی ڕەجا بە ڕەحمەتی ئیلاهیان بۆ بکە، و شتانیان بۆ باس بکە. ئەو نێرن بۆ شوێنێ حەدیث العهدن بە دین فێری ئوسولی دینیان بکە، فێری کوردەکاریان مەکە. هەیە هەر نوێژ نازانێ فێری نوێژی کە، باسی نوێژی سونەتی بۆ مەکە جارێک، لەبێژە تۆ قەناعەتی پێ بکە با پێنج فەرزەکە بکە. کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکەمین کاری ئەوە بوو تیلاوەی ئایاتێ کرد، دووەمین کاری ئەوە بوو تەزکیەکردن، تەزکیە هەر کەس بە وەسیلەی بە شێوەی خۆی، هەر کەس بە پێی مستەوای خۆی. طبعا ئەمەش وامان لێیەکا بێ مامۆسای ئاینی جگە لەو عیلمانی کە وتمانەوە بیخوێنێ ئەبێ هەندێک شارەزایی هەبێ لە دەروونناسیش، عەقڵیەتی مقابل بناسێ، طەبیعەتی بناسێ، خەڵکەکە بناسێ، بزانێ ئەو مجتەمەعە کێشەیان لە چیایە، تەرکیز کاتە سەر ئەوە. وەکو لە سیرەی پێغەمبەرانە سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ، هەر پێغەمبەرێک کە هاتبێ تەرکیزی کردووە سەر لایەنێک، وایان نا بۆ نمونە قەومی سەمود چیانە کرد؟ فێڵیانە کرد لە کاتی کێشانە و پێوانەیە. بۆیە تەرکیز لەسەرەوەیە کە ئینسانە بێ عادل بێ، نابێ ئەهلی تەطفیف و خەڵەتاندن بێ. لە میلەتانی پێشوە هەر میلەتێک کێشەی لەگەڵ شتێکا بووە، بۆیە پێغەمبەرەکە تەشخیصی لەسەر شتێک کردووە، تەرکیزی لەسەر شتێک کردووە. بەڵام کە پێغەمبەری ئیسلامە چونکە بۆ هەموو عالەم هاتووە و بۆ چارەسەری هەموو نەخۆشیەکان هاتووە، بۆیە تەرکیزی لەسەر هەموو شتەکان هەیە، تەرکیزی لەسەر هەموو نەخۆشیە فکریەکان، نەخۆشیە پەروەردەیەکان، نەخۆشیە سیاسیەکان، نەخۆشیە اجتیماعیەکان، نەخۆشیە دەرونیەکان، هەموو ئەو شتەی کە پێیانە وترێ ڕەزائیل. لە پێشە ئەبێ تیلاوەی قورئان کەی بەسەر خەڵکەکەیە، سبحان الله ئەو قورئانە و کاریگەریەی هەیە. نیزاعێ دروستە بێ لە مەجلیسێکە، لە جەمعێکە، لە وڵاتێکە، خەڵک ڕووکەنە قورئان، تەنها گوێ لە قورئان بگرن، فەزایەکی معنەوی وا دروستەکە، ئیتر خصومە نامێنێ. تۆ حساب بکەن لە تاریخی ئیسلامە شەڕێکی خوێناوی دروست بوو لە بینی جەبهەی ئیمامی عەلی و جەبهەی معاویە، پێوترێ شەڕی سفین. چێنێ لەو گەرمای شەڕا قورئان بەرز کرایەوە شەڕ وەستا. جاوەرە قورئان بخوێنرێ، جاوەرە قورئان تەدریس بکرێ، دیراسە بکرێ، بخوێنرێ، تێبگەین لێی، دەنگخۆشێکی وەکو مەنشاوی بیخوێنێ. اینجا کە دڵەکان نەرم بوو نۆرەی تەزکیە و پاڵفتەیە. تەزکیە و پاڵفتەکردن بە قودوە و سەرمەشقە بێ. مامۆستای ئاینی سەرمەشقە، مامۆستای ئاینی لە گەڕەکەکەیە لە مزگەوتەکەیە خەڵک سەیرێکەن، ئیمامە ئیمام. ئێمە ئەڵێن وەجعەلنا للمتەقینە ئیماما. ئیمام یعنی خەڵک ڕووی تێکا لە پشتێوە ڕوا، سەیری ڕەفتارێکن، سەیری کردارێکن، سەیری قسەکانیەکەن. ئەو مامۆستایە چەندە متەخەلیق بێ بە ئەخلاقی محەممەدی صلی الله عليه وسلم، تەئسیری لەسەر خەڵکەکە زیاترە. زۆر عەجیبە، یعنی کەس ناتوانێت ئینکاری ئەم حەقیقەتە بکات، ناتوانێت. یعنی وەرن بۆیە مەسەلەن ئەو کەسانەی کە ئیمامەتەکەن ئەبێ قورئانێکی باش بزانن، شارەزای قیراءات بن، شارەزای تەجوید بن، چونکە شارەزایی لە قیراءات و لە تەجوید یعنی قورئان وەکو چۆن هاتۆ دەخوارەوە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەو شێوەی خوێنیتەوە. ئەوەش تەئسیری خۆی هەیە، تەئسیری کاریگەری خۆی هەیە. اینجا شخصەکە ئەگەر ئەهلی تەقوا بێ، ئەهلی پەرێزێکی پاک بێ، تەرێزێکی پاک بێ، ئەمە تەئسیری مضاعەفە. دوای تربیە و تەزکیە کە قورئان بە تەسەوف و عیرفان ئەڵێ تەزکیە، لە حەدیثی صحیحە بە عیرفانە وترێ ئیحسان، مەقامی ئیحسان. وەکو لە حەدیثە مەشهورەکە هاتووە، جوبرەئیل ئەعرابیەک لە شێوەی ئەعرابیەکی سەرتاپاسپیە هات کە هیچ علاماتێکی سەفەری بەسەرەوە نەبوو، ئەژنۆی نا بە ئەژنۆی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم، پرسیاری کرد ئیمان چییە؟ پێغەمبەری خوا فەرموویان تؤمن بالله
وملائكته وكتبه ورسله واليوم الآخر وبالقدر خيره وشره. وتي إسلام وتي أن تشهد أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله وأن تقيم الصلاة وتؤتي الزكاة وتصوم رمضان وتحج البيت إن استطعت إليه سبيلا. إن جاء فرمي وما الإحسان؟ فرمي أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. أما مقام عرفان سيري كافرمي أم إسلام هموي بيكوي أم قرآن وحديثة يكثري تفسيرك برزان ما مصيعني آمين. أفرمي والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا وإن الله لمع المحسنين. ربطي بروب حديثك إحسانه أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. مقام مراقبة چاو بنو قينو بير كرو لأسماء إلهي لصفات إلهي لأنوار إلهي لآيات إلهي بيري ليب كرو لو حالتها غير خوال دل تالابا لو حالتها غير خوال دل تالابا بير لنعمتكاني خواب كرو بير لو فضيلة بكرو كدايتي بيت كدرستي كردوي ريكو بيك درستي كردوي في أحسن تقويم آمادي كردوي قد رشحوك لأمر أنت جاهله فاربأ بنفسك أن ترعى مع الهمل. أقاد ليبه خود بزانت تو چه مقامك ده محمد إقبال لاهوري الله آدم از بی بصری بندگی آدم کرد. إنسان بينا نبو چاوی عقلی بکارنه هنا بۆیە بوو بە عەبدی ئینسانێکی تر گەوهەری داشت وەلی نەزری قوباد و جەم کرد. گەوهەرێکی هەبوو بەڵام خستی خزمەتی قوباد و جەم و دەسەڵاتدارانەوە. ئینجاڵێ یعنی دەر ڕەسمی غولامی ز سەگان خاڕتەر است. وتی لە ڕەسمی غولامیە ئینسان جاری وایە لە سەگ کەمترە. من ندیدم کی سەگی پیش سەگی سەرخەم کرد. نەمبینی سەگێک سەردانەوێنێ بۆ سەگێکی تر بەڵام ئینسانە بینم سەردانەوێنێ بۆ ئینسانێکی تر. ئینسان قەدری خۆی نەزانی مستەواکەیە بێ بە ئەسفەلە سافلین. قەدری خۆی نەزانی وای لێیە بەڵام کە قەدری خۆی زانی بێجگە لە خوا سوژدە بۆ کەس نابە بێجگە لە خوا مل بۆ کەس کەچ ناکە. ئەوە گرنگە. جاوەیە هەدەفی بگەیتە مەقامی ئیحسان. مەقامی ئیحسان واد لێت هیچت بەلاوە گرنگ نییە ڕەزامەندی حەق تەعالا نەبێ. هیچت بەلاوە مهم نییە. نەک مهم نییە یعنی ڕێز لە کەس ناگری. هەموو کەسێکت خۆشەوێ لەبەرەوەی عەبدی خوایە. هەموو ئینسانێکت خۆشەوێ ڕقت لە هیچ ئینسانێک نییە. گوێ بە فەواریقی مەزهەبی و تائیفی و قەومی و ئایدۆلۆجی و شتانە نادەی. سەو خەڵکە بۆ لەسەر چی یەکترە کوژنات پێم بڵێ. ئەم شەڕ و هەرایە لەسەر چییە؟ لەبەرەوەیە ئەو تەزکیەیە نییە ئەو تەربیەتە نییە ئەو سلوکە جوانە نییە ئەو مەقامی مراقەبەتە نییە ئەو خەڵوەتەی ئینسان نییە لەگەڵ نەفسی خۆیە. ئینسان بە خەڵوەت لەگەڵ خۆیە ئەتوانێت خۆی تەصحیحکە خۆی ڕاست کاتەوە خۆی پاک کاتەوە خۆی جوان کاتەوە. هەمیشە بەرە مخاطبەی نەفسی خۆت بکە. مخاطبەی نەفسی والنفس كالطفل إن تهمله شب على حب الرضاع وإن تفطمه ينفطم. أما لما مكان أما يخوانين بلام لمعناكي تدبرناكي شون أبي إنسان أوابي أم همو هرا وفتنة وأم وضع خرافك هيا همو إلا بردو الكوتنوي إلا عرفان خلق شر لسر أشخاصك أشخاص شر أفكار نما يا شركان لسر كسكانة يا شركان لسر شتكانة شر فكر نما أمره لفلان حزبايا سبيني أي بيتشيتو تبو حزبي كترو أمره لو سنگرا بيزيتو بو شويني كترو أما فكرة چی واد لێ ئەکا؟ بۆیە
هەر میلەتێ ساغ بێ لە میحوەری ئەفکارە هەڵەسووڕێ، هەر میلەتێک نەخۆش بێ لە میحوەری ئەشخاصە، هەر میلەتێک مرد بێ لە میحوەری ئەشیاءە. نازام کاتمان چەندێ ماوە. ئاخرین فەقەرەکە بە حزوری ئەوەی بە ڕێز و مامۆسایانی ئازیزی ڕاگەێنم، مەسەلەی عیرفان بەرهەمەکەی ئەمەیە، ئینسان فێری ڕەفتاری جوانە بێ لەگەڵ ڕەب العالەمین، فێری ئەدەبە بێ. مەولانا جەلالەدینە فەرمێ از خدا خواهیم توفیق ادب، بی ادب محروم مند از لطف رب. ئەڵێ لە خوامان ئەوێ موفقمان کا کە ئەهلی ئەدەب بین، ئەهلی ئەدەب. یا ڕەبی بمانکەی بە ئەهلی ئەدەب، ئەدەب لەگەڵ خوا، لەگەڵ پێغەمبەران، لەگەڵ ئەولیا، لەگەڵ عولەما، لەگەڵ عامەی موسڵمانان، لەگەڵ عامەی ئینسان، بە ئەدەب ڕەفتارکە. خوا بۆ لە ئادەم خۆش بوو، خوای پەروەردگار لەبەرەوەی وتی ئاعترافی کرد بە تاوانەکەی خۆی. بۆچی لە شەیطان خۆش نەبوو؟ چونکە سوور بوو لەسەر تاوانەکەی خۆی. فەرقی ئادەم و ئیبلیس لەوا بوو، ئادەم ئەهلی ئەدەب بوو، بەڵام ئیبلیس بێ ئەدەب بوو. ئەدەب لەگەڵ خوا ئەمە لەم کەلیمەیە خولاسە بێتەوە. یەکێک ئەهلی عیرفان بێ ئەبێ بە ئەهلی ئەدەب، ئەبێ بە ئەهلی ئەدەب لەگەڵ خوا، لەگەڵ ئەنبیا، لەگەڵ ئەولیا، لەگەڵ عولەما، لەگەڵ سوڵەحا، لەگەڵ موسڵمانان و لەگەڵ عامەی مرۆڤ، مرۆڤایەتی، تەنانەت لەگەڵ ژینگە و دەوروبەر. ئینسان کە ئەهلی ئەدەب بوو شتی فەزڵە لە ناو ڕووبارەکانە فڕێ نایە، لە کەژ و کوێستانەکانە فڕێ نادا، لەسەر دەشت و لە قەناری جۆبارەکانە فڕێ نادا، پاک و خاوێنی خۆی و دەوروبەر و ژینگەکەشی ئەپارێزێ. ئەدەبی هەیە، ئەدەبی هەیە. خۆ بیدایەتی فقه باسی تەهارەتە، یعنی چی؟ ڕاگرتنی پاکی، ڕاگرتنی پاکی خۆت، پاکی ئاوەکەی کە بەکارهێنی، خاکەکەی کە تایە ئەژیت، ژینگەکەی کە تێی بەهرەمە نەبی، هەواکەی کە تایە. تەنانەت عولەما بیریان لەوە کردوتەوە کاتی خۆی کە چرای قندیلیان هەبووە ڕۆنیان بەکارهێناوە، بیریان کردوتەوە ئەو ڕۆنە لە چی دروست کراوە، چونکە زەڕاتەکەی دوایی کە ئەسووتێ بڵاوە بێتەوە، ئەو زەڕاتە نابێ پیس بێ. عولەما باسی ئەمەشیان کردووە. ئایا ئەگەر ڕۆنەکە پیس بێ، زەڕاتەکەی بڵاو بوویەوە بە فەزایە، ئەو زەڕاتە کەوتە سەر جلی ئێمە، جلەکانمان بێنوێژە بێ یا نابێ؟ مناقەشەی ئەمەیان کردووە، ورد بوون. جا لە خوای گەورە داواکارین بمان کا بە ئەهلی عیلم، بە ئەهلی عیرفان، بە ئەهلی ئەدەب. یا ڕەبی خوای گەورە ئەم جەمعە و هەموو جەمعەکانی تر موفق و سربلند و شاد و سرکەوتووکە. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.